بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، شکر و سپاس بۆ خودایی گەورەی میهرەبان، سەڵات و سەلام بڕژەتە سەر گیانی پاچی حەزرەتی محەممەد المستەفا و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوا. بەڕێزان، خۆشەویستان، گەنج و لاوەکان، فێرخوازان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. لە خۆشحاڵ و شادومانم لە زنجیرەی هەشتەهەمین لە تەفسیری جوزئی عەمما بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە لە بەشی دووەم لە سوورەتی عەبەس. بەشی دووەم لە سوورەتی عەبەس لە ئاەتی 24 هەتا ئاەتی 42 واتە کۆتایی ئەو سوورەتە دەست پێ دەکاتن. سەرەتا تەوەری یەکەم باسی مانای وشەکان. تەوەری یەکەم مانای وشەکان. وشەی سەببە واتە داڕژاندنی بەخوڕ، عنی بارانێکی بەلێزمە و بەخوڕ بێتە خوارێ. و هەروەها وەقەضبە، کەلیمەی قەضبە واتە سەوزە، یعنی سەوزەوات. غولبە چڕوپڕ، و ئەببە لەوەڕ، لەوەڕگا. مسفیرە گەشاوە، مستەبشیرە شادوبان و دڵخۆش، غەبەرە تۆزاوی، تەرهەقوها بەسەری دەهاتووە، قەتەرە ڕەش هەلگەڕاوە، ئەلفەجەرە گونەهبار. تەوەری دووەم پەیوەندی ئەو چەند ئاەتە لەگەڵ ئاەتەکانی پێشووی سەرەتای سوورەتی عەبەس. لە سەرەتای سوورەتی عەبەس خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی خاوەن پەیامی کرد کە چێیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، و خەمخۆری خوای گەورە باسی خەمخۆری پێغەمبەری کە صلی الله عليه وسلم لەوەی کەوا چەند دڵسۆزە، چەند خەمخۆرە لۆ ئیمانهینانی ئەو خەڵکەی کەوا نەیارن. پێغەمبەری خوا چەند دڵسۆزە لەوەی کەوا ئەو پەیامەی خوای گەورە بگەێنێتە هەموو خەڵکێک. و هەروەها خوای گەورە باسی پلە و پایەی پەیامەکەی خۆشی کرد کە قورئانە. ئەو قورئانە لە چ پلە و پایەکی بەرزدایە، باسی ئەوەشی لە بۆ ئێمە کرد. لەو چەند ئاەتەی کۆتایی سوورەتی عەبەس لە ئاەتی 24 هەتا ئاەتی 42 خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی چەند نیعمەتێکی خۆی دەکات. لەو نیعمەتانە کە ئەوانە هەموو ئەو نیعمەتانە نیشانە و بەڵگەی ڕوون و ئاشکران لەسەر گەورەی خوای گەورە سوبحانەه وتەعالا. و ئەو نیعمەتانە چاکترین هۆکارن کە ئینسان خوای پێ بناسی. و هەروەها ئەو نیعمەتانە پێویستی بەوەیە کە ئینسان شکرانەی خوای گەورە بکە سوبحانەه وتەعالا، بەڵام بە پێچەوانەوە. خەڵکەکان هەمیشە و بەردەوام بە دوورن لە شکرانەی خوای گەورە، لە ناسینی خوا. بۆیە عاقیبەت و دوا ڕۆژی ئەو خەڵکەش دەبتە دوو جۆر. خەڵکێک هەیە زۆر بەسەر بەرزانە دەگاتەوە خزمەتی خوا، و خەڵکەکەیە بەسەر شەوڕی و شەرمەزاری و ڕسوایی دەگاتەوە بە خزمەت بارەگەی ڕەب العالەمین، لەبەر ئەوەی ئەوانەی پەیامدارن، ئەوانەی ڕیسالی ژیان، پەیامدارانە ژیان بەسەر بەرزانە دەگەنەوە خزمەتی خوا. ئەدی ئەوانەی بە خراپەکاری ژیان، ئەوانەی وەکو ئاژەڵ دوور لە ڕووی ئێوەی بەڕێز و خۆشەوی ژیان نێزانی ژیان کووە، هەر وەکو یعنی کەسێکی ئاسایی وەکو ئاژەڵی خواردەی و خواردیەوە و دنیای بەڕێ کرد بەبێ ئەوەی بزانی لە بۆچی دروست کراوە. دوا ڕۆژ و عاقیبەتی ئەو کەسە زۆر شەرمەزارانەیە. تەوەری سێم مانا و تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکان بە تێر و تەسەلی دێینە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان، خوای گەورە سوبحانەه وتەعالا دەفەرموێ فەلينظر الإنسان إلى طعامه. دوای ئەوەی خوای گەورە فەرمووی قوتل الإنسان، ئەو ئینسانە بە نەفرەت بی، ما ئەکفەرە. زانین ما ئەکفەرە یعنی چەند عەجایبە، چەند جێگای سەرسوڕمانە کوفری ئەو ئینسانە. جێی سەرسوڕمانیە وەڵڵاهی ئینسان کافری لۆ، لەبەر ئەوەی بەڵگەی بوونی خوا، بەڵگەی ناسینی خوا زۆر زۆرە، وەڵڵاهی بێ ئەندازەیە، بێژمارە. بەڵام وەرە یەک بەڵگەی بینە لەسەر نەبوونی خوا نییە، یەک بەڵگەش نییە لەسەر نەبوونی خوای گەورە. ناکرێ عەقڵ، ناگونجێ عەقڵ، یعنی عەقڵی ئینسان لەگەر ئەوەی دانیە کە برێ ئەو بوونەوەرە خالیقەچی نەبی. ئەدی ئەی ئینسان لە چێن دەدەژی؟ ئەی ئینسان ئەتوو ئەو عەقڵت لە چێن دەرە؟ لۆ بیر ناکەیەوە. لۆیە خوای گەورە دەفەرمێ کاکە ئەگەر هیچ نەی بەس بیر بکەوە لەو خواردنەی کە ئێمە بەتووی دەدەین. فەلينظر الإنسان، ئەو ئینسانە باور بیتەوە، بابیر بکاتەوە لە چی؟ إلى طعامی، لەو خواردنەی کە ئێمە پێمان داوە. ئەو گەنمە تەمەشا بکە کاتێک کە دەبێتە نان، کوو بوویتە نان. کابرایەکی فەلاح تۆیە،
دەیکردەوە دێ بە عەردی وەردەکە لە پاشان دەبێتە گوڵێکی ناسکی تازە پەیدا بوو لە دوایی دە بۆ ماوەی 7-8 مانگ ئەوە دەی بە بەردەوام خوای گەورە بارانی بەسەدا دەبارێنی ئەگەر ئەو بارانەش نەبی ئەو دەغرودانە شین ناوی واللهی ئەگەر بە مەڕەشەش بڕۆ لە فەلاح و دوتیارەکان بپرسا ئاو بدرێ وەکو ئەو گەنمەینیەکە بە ئاوی باران ئاو دەدرێ لۆ چونکە پێک هاتی ئاوی باران هەموو کانزایەکی لەگەرە بزانە بەڵام ئەو گەنمەی بە مەڕەشەیە بە ئاوی بیرە کە ئاو دەدرێ ئەوەندا بڕی ناکە لۆیە بە زەبری چیمیایی بە زەبری مادەی فسفۆر بە زەبری مادەی حەدید دەبی بڕشێنن لە بۆ ئەو گەنمەی ئەو گەنمە دەبێتە گەنمەکی چاک ئەهم بڕ دوتیارەکان لەیان پرسە بزانەکووە ئەو خواردنەیە خوالۆ دەردەکات ئینجا شین دەبی ئینجا کابرا دوتیار دەیدورتەوە لە پاشان دێ دەچێتە ناو ئاشک دەکرێتە ئارد لە دواییدا دەکرێتە خواردنانێک ئەتوو دەی خۆی ئەو خواردن و نانە کاتێک دەستە ناو مەعیدەی تو زۆر جاری وە بە کەمترین میکرۆب بە کەمترین بەکتریا تەسەمومی پێدەکەی بزانە خواردنەکە نانەکە هەزم نابی لێ دەبتە سم دەبتە ژەهر بزانە خوای گەورەیە بە ئاسانی پێت دەبەخشی و هەروەها لە جسمی توش بەتاڵی دەکات لۆ بیر ناکەی لەو خواردنە ئیلا تەعامیه ئەو خواردنی کە ئێمە بە تومان بەخشیە خوای گەورە دەفەرمێ ئەی ئینسان ورد بەوە ئەنا صەبەبنە الماء صەبا ئەوە ئێمەین بارانی بەلێزمەی بە خوڕمان داڕژاندووە لەسەر ئەو زەویە هەتا ئەو خواردنە لۆ جەنابەت شین بیتن ئەدی کا جەنابەت ئەدی لۆ شکرانەی خوا ناکەی لۆ بیر ناکەیەوە ئەو خواردنە بە تشتێک چۆن شین بوو چۆن خوای گەورە ڕواندی لەو عەردە ڕەقا هینایە دەرێ ثم شققنا الأرض شقا دوا بەدوای ئەوەی کە ئەو بارانە شین داڕژرا لەسەر زەوی اینجا ئێمە خوای وتمە ثم دوای ماوەیەک کە ئەو دانەوێڵەیە ئەو دنکە برنجە ئەو دنکە جۆیە ئەو گەنمە ئەو خواردنە یان ئەو دنچی خیارە کە یەک دنکە دەخرێتە ناو مەرکانێک شتێک شین دەبیتن لە دوای دەبتە شەتڵک ئەو لەو عەردە ڕەقا لەو زەویە ڕەقا شەقەقنە الأرض ئەمە وا دەکەین کەوا بە سیستەم و یاسا و نیزامێکی ئیلاهی ڕەبانی خوای گەورە دەفەرمێ ثم شققنا الأرض ئەمە وا دەکەین ئەو دنکە گەنمە ناسکە بە توزەڵەکی زۆر ناسک یعنی قاچکەکی زۆر ناسک وا دەکەی تەمەشارەکەی ئەو عەردە شەقی بردیە ئەو پارچە ئەو بری لاسکە نازکە لە عەردی دێتە دەرێ ئەدی و عەجایب بریە لۆیە خوای گەورە سوبحانە وتەعالا یەکێک لەوانەی کە باز دەکا وەکو نیعمەتێک دەفەرمێ ئین الله فالق الحب والنوى ئەوە خوای گەورەیە وا دەکە فالق واتە شەقەری الحب واتە دنکێک وا دەکاتن کەوا ئەو دنکانە یان النوى يعني فالق الحب يعني دانەوێڵە و هەروەها لەگەر ئەو دنکانەی کەوا ئەو ڕووەکانی بە دنک شین دەبی وەکو دار خورمایەک لێک دنکە خورمای شین دەبیتن بزانە ئەوە خوای گەورەیە دەفەرمێ فالق واتە لەتکەری ئەوەیە کەوا ئەو دانەوێڵە یان ئەو دنکەشتە ناسکە ئەو عەردەی شەق کاتن لێ خوای گەورە قل ئەعوذ برب الفلق پەنا بگرە بەو خودای کە شەقەری زەویەکانە کەشتی لێ بێتە دەرێ سبحان الله ثم شققنا الأرض شقا كاتك أو عرض الشق دبا تيلي دتا دري فأنبتنا فيها حبة تم أشارك كابرا يك بارت الله تعرضي قوري بتفندها دونم هموي توكرديا دواي أوي باران دباري تم أشارك لهمو أو بارتي زويا أتيق راي تم أشارك لاتقا أوي برين أوي زور ناسق لو قال ما درويتو شين دبيتن زور ناسق زور يعني أو هدستي لي بدر رجل قدستت قيتك زغتي لي بكي دبتري بلام أو عرض رقي شاكر دي سبحان الله لو فأنبتنا فيها أما لوزة يدر دينين لبو إيوا أي إنسان كان وكو نازو نعمتي تخوا تيلي دردين حبة دانوي الله كوا أساسياتي بجيوي جياني إنسان دانوي الله كأجا جنمو زو نبي جياني إنسان زور زحمة دبيتن أساسياته سرتي يعني خوراك سرتي كان جياني إنسان بثلايتو بتي بدانوي الله زانا دانوي الله كادكا قدم زو كوا يعني براسي بابتي شي زور سرتي لبو جيوي جيان خواي قدرت لبو تاندر دينين هاد اون دجنا
كاتك جياني جسمي إنسان لا شيء إنسان بيويستي بويا كوا مادەی پرۆتینات لە قەلبی پەیدابی ئەویش بچێ بەو خۆراکانەیە لە دوایی ئەدی مادەی تەمەشا دەکەی وەکو ڤیتامینات لە بۆ جسمی ئینسان پێویستە یان نە بەڵێ ئەویش پێویستە بۆیە خوای گەورە دەفەرمێ هەندێک پێخۆریشی لە بۆ شین دەکەین ئەویسیا وعینەبەن وقەضبە عینەب واتە ترێ کاتێک شین دەبی وقەضبە و هەروەها سەوزەوات ترێ بریتێ لەو یعنی خۆراکەی کە زۆر خۆراکەچی پڕە لە مادەی ڤیتامینات یعنی بڕۆ تەمەشا بکە ئەگەر کەسێک کەم خوێن بی ڕاستەوخۆ دەرێن بڕۆ مێوژی بدەنێ یان ترێ ڕەشی لۆ بکەنە شەربەت و بیدەنێ لۆ چکە مادەی زۆر بەهێزە لە بۆ وزەی ئینسان لۆ پەیداکردنی خوێنی ئینسان و چەندین ئیستیفادەی زۆری هەیە حتا دەڵێن ترێ زیاتر لە 70 زۆری هەیە ئەوە کشمیریە ئەوە طائیفیە ئەوە نازم ئەنواع و ئەشکال نەوعی هەیە سبحان الله ئەو جاوەرە تەمەشا بکە ئەو ترەیە سپی هەیە ڕەشی هەیە ئەو ترەیە کاتێک وشی دەکەیەوە دەتوانی بە چەندین ساڵ هەری بگری کاکە بووە مێوش دەتوانی هەگری بەو ماوەیەکی دوور و درێژ یان کە دەیکەیە کشمیش ئەوە هەر دەگیرێ وەقەض بە ئەدی قەضب یعنی سەوزەوات خوای گەورە سرق خوای گەورە تەڕەتورە خوای گەورە کەرەوز ئەو مادەی کەوا مادەی سەوزەواتن خوای گەورە لۆ تشین دەکا لۆ چکە ئەو سەوزەواتە زۆر پێویستە لە بۆ لاشەی ئینسان لۆ مادەی هەزم لۆیە خوای گەورە ئەوەشتان لە بۆ شین دەکا کە پێویستێکە لە پێویستیەکانی ژیان لە بۆ ئێوە وەزەیتونەن وەنەخلا وەوەکو فاکیها وەوەکو یعنی میوەجات خوای گەورە چیت کەتان لەو خەڵق دەکا زەیتون طبعاً لە ئەسڵدا فاکی هەیە یعنی میوەجاتە کە ئینسان دەیخوا بەڵام لە هەمان کاتیشدا ئەو زەیتونە یەکێکە لەو خۆراکانەی کەوا زۆر پێویستە لە بۆ جسمی ئینسان یعنی هەم مادەی خۆراکیە یعنی لە بۆ وزەی تااقەتی ئینسان داتە ئینسان هەم ڤیتامینات دەداتە ئینسان و هەروەها پێخۆریشە یعنی شتێکی زۆر خۆش ئەوی چەندین زۆر و ئەنواع و ئەشکالی هەیە لەو ڕووەکانەی کەواشین دەبن لە زەیتون و هەروەها خوای گەورە 7 باسی زەیتونی کردێ 6 بەڕاستەوخۆ جارێکی بە ناڕاستەوخۆ حتى یەک لەو فاواکێهانەیە کە خوای گەورە سوێندی پێدەخوا وەتینی وەزەیتون خوای گەورە سوێندی خواردیە بە میوەجاتێک کە زەیتونە ئینجا خوای گوتمووە نەخلا وەخوای گەورە خورماشتان لە بۆ شین دەکا داری خورما ئەو داری خورمای کە ئەویش یەکێکە لەو نیعمەتانەی کە خوای گەورە سوبحانه وتعالى خەڵقی کردیە کە خورما بابەتێکە لە بۆ مەسائیلی سوکەریات و ئەو بابەتانی کە جسمی ئینسان ئەویش پێویستی پێیە خوای گەورە سوبحانه وتعالى کە مادەی کالیسیۆمی تێدایە کە مادەی سوکەریاتی تێدایە نەشەویاتی تێدایە ئەنواع و ئەشکال لەو خورمایدایە یەکێک لەو شتانێک کە ئینسان دەتوانی پێ بژی وەکو خۆراکێکی سەرەکی لە بۆ ژیانی ئینسان یعنی لە دوای دانەوێڵە و گەنم و دانەوێڵە خورمایە یعنی بەڕاستی ئینسان دەتوانی پشتی پێ بەسیتن بە تایبەتی لە کاتە گرانی و ناخۆشیەکان وحدائق غلبا و هەر خوای گەورەیە بەو بارانە لە بۆ ئێوە دەڕوێنی لە بۆ ئێوە بەرهەم دەینی چی کۆمەڵێکی زۆر لە باغ و بیستان ئەهم زانە باغ و بیستان ئەوانەی کە باس کرا هەتا ئێرە هەموو ئەو خۆراکانەیە کە پێویستێکی ئەساسی و سەرەکی ژیانی ئینسانە کە بەڕاستی ئەگەر کەم بکە هەر یەکێک لەو خۆراکانە تأثیل لە جسمی ئینسان دەکات بەڵام ئەوەی ئەخیری وحدائق غلبا چەندین باغ و بیستان و هەروەها مەزرعەی زۆر خۆش غلبا چڕ و پڕ یعنی لقەکانی دەر ئەو هەچووینە و ناو یەکتر بەوەی ئەو بارانە و کەوا ئاوەکی زۆر چاکمان پێداین هەتاکو بتوانی باغ و باغاتی چڕ و پڕ پەیدا بیتن طبعا باغ و باغات عادەتەن لۆچیا چەند ئیسفادەچیە یەک لەوانە ئەوەیە کە کاتێک کەسێک مەزرعەتی دەبی باغ و بێستانەی دەبیتن ئەو باغ و بێستانە شتی کەمالیات یعنی ئەو شتانی کە وەکو برەی یعنی لە بۆ خۆشی ئینسان دەچینیتن کابرا مەزرعەتی هەیە داری قەیسی هەیە داری خۆخی هەیە داری یەنجی دنیای هەیە ئەنواع و ئەشکال ئەو دارانەی تێدا دەچینیتن تێیدا لە میوەجات ئەوجا چڕ و پڕ واتە ئەو مەزرع هەمووی سێبەرە هەمووی حەدیقەیە هەمووی جێی خۆشە لێ خوای ئەوەشتان لە پێدەدەین وەکو تەواوکەری کە لە حەز و ئارەزوو ئینساندایە حەز و ئارەزوو ئینسان کەیفی بەچ دێ بە سەوزایی
حەز و ئارەزووی ئینسان ئەوەیە دائیمەن جێی سەوزایی و داری لێبی و شوێنی وابیتن ئەو جێگانە دڵی ئینسانی پێخۆشە. خوای گەورە حسابی لایەنی معنەوی ئینسانیش دەکا ئەو شتێک کەیسە دڵی پێخۆش دەبیتن. ئینجا لە دوایی دەخوای گەورە دەفەرمێ وەفاکیهەتەن وەئەبا و هەروەها چەندین میوەجات وەئەبا کەلیمەی ئەب یعنی لە وەرگا واتە قرش و برین دەکا گژ و جیا کە هیچک دەبتا کا وەچی کای لێ دێتن یعنی ئەو قەسەلانەی کەوا پەیدا دەبی یان لە دوای ئەوەی کە کەسێک دوورنەی دەکاتن ئەوی پاژماوەکەی دەمینێتەوە پێی دەوتێ قەسەر ئەو قەسەرە لە مەچینەی دەدەن دەبتەکا ئەوە لۆ چییە؟ لۆ ئاژەڵەکانیشتان یعنی حتا خوای گەورە باسی ئەوەی دەکاتن. دوای ئەوەی کە میوەجان لە ئاخر شت ئەو کەسەی مەڕدارە خەمی ئاژەڵەکەشی دەبیتن لۆ ئەوەی کەوە ئاژەڵەکەشی برسی نەبیتن خوای گەورە دەفەرمێ ئێمە لە وەڕی حەیوان و ئاژەڵەکانیشتان وا دەکەین کەوا شیمبی بەو باران و بەونی ئەوان هەموو نیعمەتی منن خوای گەورە دەفەرمێ. بزانە بەڕێزان خوای گەورە دەفەرمێ ئەمن وەکو نیعمەتی خۆم ئەو هەموو چاکەتان لەگە دەکەم بەڵام ئێوە بێ ئاگان بەرامبەر ئەو نیعمەتانی خوا هەموو ئەو شتانەش مەتاعەن لەکم وەکو خۆشیە کە ئێمە بە ئێوەماندایە وەلی ئەنعامیکم نەک هەتەنها لە بۆ ئێوە خودی خۆتان حتا لە بۆ ئاژەڵەکانیشتان ئەو ئاژەڵانی کە ئێوە بەخێوی دەکەن کە خەمتانە دەوی بە پارەی زۆر گران جاروەیە واللهی وەختی هەبوو لەو ساڵانەی نەهاتی یەک فەردەکە یعنی گەیشتە 5,000 دینار ئەخ کابراگە کە چێرەی باشی هەبی ڕەنگە ڕۆژێ یعنی بە 2 ڕۆژدارێک فەردەکایکی دەخوا وانی ئەگە زیاتریش نەخوات بزانە چەند زەحمەتە و هەموو ڕۆژێ ئەوەندە پارەی بە ئەریەگە هەیە مەسەلەن یەک کۆمەر چێڵی هەیە پێڕاناگە هەموو ڕۆژ دەبی مەصرفی 20,000 چێرەکەی ئەری ماڕ و مندارەکە کوبەخێ بکە وانە یعنی مەصرفی ڕۆژانەی بەس ئەو ئاژەڵانەی ئەنی کۆمەرە پارەی زۆر دەبیتن لۆی خوای گەورە دەفەرمێ ئەوە هەموو ناز و نیعمەتێکە ئێمە پێتان دەدەین بە بەلاش بەبێ هیچ ئەوەیە کە مەصرفی تێدا بکەن ئەوجا ئێوە هەر بەدنمەکن ئەوجا ئێوە قەدری ئەو نیعمەتانی خوا نازانن لۆی خوای گەورە دەفەرمێ کاتێک ئێوە تۆڵەی خۆتان وەردەگرنەوە بەرامبەر ئەو بەدنمەچەی خۆتان بەرامبەر ئەو بێوەفایی خۆتان بەرامبەر ئەو کوفرەی کە دەیکەن بەرامبەر بەخوا کاتێکەوە فەئیدا جاءەتی الصاخە کاتێکەوە نەفخی سوور لێ دەدرێ کاتێکەوە دەنگێکی زۆر گەورە پەیدا دەبی کە هاتنی ڕۆژی قیامەتە کە لەو کاتەدا نەفخی دووەمە لێرە خوای گەورە باز دەکا کە نەفخی یەکەم لێ دەدرێ دنیا هەمووی وێران دەبی لە دواییدا کە نەفخەی دووەم لێ درێ دەنگێکی زۆر گەورە دەبی لە دوای ئەو نەفخی دووەمە خەڵک هەمووی زیندی دەبتەوە ئەو خەڵکەی زیندی دەبتەوە بەرەو ساعی مەحشەر دەڕوا بەڵام لەو ڕۆژەدا هیچ کەسێک ئاگەی لە هیچ کەسێک نییە سبحان الله خەرکێک کەلجەڕادی المنتەشر بەرش و بڵاو دەبیتن حتا منداڵ ئاگەی لە داک و بابینە دایکی زۆر دڵسۆز و بە سۆز منداڵەکەی خۆی بێ ئاگە دەبیری سبحان الله حتا منداڵی شیرەخۆری خۆی لە ناو سنجی خۆی بەردەبتەوە لە دەستی و منداڵ بەلایەکدا دەڕوا و دایکە بەلایەکدا دەڕوا خوای گەورە دەفەرمێ ئەو ڕۆژەیە یەومە یەفیڕ المەرء من ئەخیه لەو ڕۆژەدا هەرچی ئینسانە ڕادەکا یەفیر نەک دەڕوا ڕادەکا و دەڕوا لە چی ڕادەکا و هەردێ من ئەخیه لە برا زۆر جار کابرەگەلەی قەومێ دەرێ برا پشت و پەنایە پشتی خۆی بە برای یان خۆی هەرداتەوە برای بەڵام لە ڕۆژی قیامەتێ ئەو برای کە برای داک و بابیە لێ ڕادەکا نەکو داوای چاکەی لێ بکە نەکو لەو ڕۆژەدا داوای یارمەتێکی لێ بکە لەوێ چکە لە ڕۆژی قیامەت هیچ کەسێک بەهانە هیچ کەسێک نایە و ئومیه و ئەبی و ئەو کەسە ڕادەکا لە چێ لە دایکی ئەگەر ئینسان باشترین منداڵبی لۆ دایک و باوکی لە ڕۆژی قیامەتە هیچی پێ ناکرێت لۆ دایک و باوکی لێ ڕادەکە هەردێ و لە بابی هەردێ خۆی لێ دەشارتەوە لەو ڕۆژەدا لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه ئەو ڕۆژەیە لكل امرئ هەموو مرۆڤێک هەموو ئینسانێک لەو ڕۆژەدا يومئذ لەو ڕۆژی قیامەتەدا لەو ساعی مەحشەرەدا شأن يغنيه بەکار و کردەوەیەکی خۆی بە شتێکی خۆی مەشغولە هیچ کەسێک ناپڕژێتە سەر حاڵی کەسەیشتر ئەوانەی زۆر چاکەکارن بیر دەکاتەوە لۆ چاکەی زیاترم نەکرد ئەوانەی خراپەکارن بیر لە خراپەکانی خۆیان دەکەنەوە
تبکەین ئەو ڕۆژە ڕۆژی تەوبەی نیە ڕۆژی پەشیمانبوونەوەی نیە ڕۆژی گەڕانەوە نیە هاوار لە خۆمان لێیە هەر کەسێک مەشغولە بە حاڵ و بار و کاری خۆی عیکریمە لە ئیبن عەباد دەجێڕتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لە پێغەمبەری خوا دەجێڕنەوە دەفەرمێ ئێوە لە ڕۆژی قیامەتێ کۆ دەکرێنەوە بە پێپەتی پێغەمبەری خوا دەفەرمێ یحشر الناس یوم القیامة حفاة عراة غرلا دەفەرموێ لە ڕۆژی قیامەتێ ئێوە کۆ دەکرێنەوە دەستنە سەعی مەحشەرەکو حفاتن بە پێخواسی یەک کەس نییە نەعلی لەچی لە پێوی دوو لە ڕووتان حفاتن عڕاتن بەڕوت و قوتی جول و بەرگ نمایە غڕلا هەموو ئینسانێک کو لە دایکی بوو ئەو هەدەگەڕێتەوە حتا ئەو پارتە گۆشتەی کەوا ئەگەر نێری نەبی ئەگەر مێبی مەجاروی درێن سونەت کرا ئەو پارتە گۆشتە ئەو پارتە گۆشتەش دەگەڕێتەوە سەر ئەسڵ و ئەساسی ئەو مرۆڤە بەو شێوەیە لە ڕۆژی قیامەتە ئینسان زیندی دەبتەوە اینجا خات و عائیشە فەرمووی خات و عائیشەی دایکمان وتی ئەی پێغەمبەری خوا ئەو خەڵکە بە ڕوت و قوتی ئەدی سەیری یەکتر ناکەن پێغەمبەری خوا فەرمووی ئەی عائیشە کارەکە زۆر لەوەی تونتر و سەختترە خەڵک بپڕژێنە سەر ئەوەی سەیری یەکتر بکەن نەخێر خەڵک ناتوان سەیری یەکتر بکەن ئەو فەرمودێژ ئیمامی بوخاری جێڕایەتی و بە ژمارە 6527 اینجا خوای گەورە دەفەرمێ وجوه يومئذ مسفرة لەو ڕۆژەدا کۆمەڵە خەڵکانێک هەن ئەو کۆمەڵە خەڵکانە ڕوویان لەو ڕۆژەدا لەو ڕۆژە سەختە لەو ڕۆژە تنگانە ئەو کەسانە مسفرە دەموچاویان گەشاوەیە کەلیمەی ئیسفار تاریک و ڕۆنی بەیانی مەسەرەن کە دنیا هیچ تاریکی نمایە وردە وردە بەرەو چی دێ ڕۆژ هەربێ ئەو کاتە پێی دەوترێت کاتی ئیسفار یعنی تەواو دنیا ڕۆناک بووە زۆر کاتێکی جوانە زۆر کاتێکی خۆشە یعنی دەکاتن لە کاتی ینی هێشتا ڕۆژ هەرداهاتە دەموچاوی ئینسان وەکو ئەو کاتەدا ڕۆن و ئاشکرا ڕۆن و جوانە زۆر دەموچاویان بە گەشاوەیە ئەوانە هەر ئەوەندە نییە دەموچاویان گەشاوەیە ضاحیکە پێ دەکەنن لەو ڕۆژەدا ئینسان ناپڕژێتە سەر ئیش و کاری خۆی بەڵام ئەوانە پێ دەکەن خوایە لەو کەسانە مەمجێڕی مستەبشیڕە دائیمەن ئەوانە دەو بە خەندەن مژێنیان دەدەن بە یەکتر مستەبشیڕە ئەوانە مژێنیان پێ دەدرێ بزانە تەماشا بکە کەلیمەی مستەبشیڕە واتە ئەوانە لۆ خۆیان مژێنیان پێدراوە مژێنیەکانیان دەبینەوە لە دنیا پێیان دراوە لە ژێر عەرشی خوا یەکەوتر بەرەو عەرشی خوا دەڕۆن لێ بە پێکەنینەوە زۆر دڵیان خۆشە مستەبشیڕە ئەوانە هەموو مژێنیەکانی دنیا کە لە قورئان و فرموودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم باس کرایە دەبینەوە ووجوه بەڵام کۆمەڵە خەڵکانیشتر هەنا کۆمەڵە ڕوویەک هەنە لەو ڕۆژەدا خوا پەنامان بدا يومئذ لەو ڕۆژەدا عليها غبرة تۆز لەسەر چاوی نیشتیا کەینە ئینسان تۆزاوی دەبیتن لەو کاتێک کەوا نەپڕژێتە سەر حاڵی خۆی لەو کاتە نەتانی خۆی بستڕتەوە ئاوەک بەدەم و چاویدا بکات لەو ڕۆژەدا ئینسانەکان تۆز بەری چاوی گرتووە یعنی دەموچاویشی تۆزاوی بێغەم یعنی بێزەوق بێتاقەت ئەوانە تەرحەقوها قەتەرە هەر ئەوەندەش نا تۆز کەتە سە دەموچاوی بەڵکو ئەوانە دەموچاویان لە داخان لە خەفەتان تەرحەقوها عنی بەسەری داهاتی عن تەغشاها بەسەر دەموچاویان داهاتێ چیان بەسەر دەموچاویان داهاتێ قەتەرە کەلیمەی قەتران مەشهورە قەتران یعنی شتێک وەکو قیر ڕوابیتن یعنی دەموچاویان ڕەشدا گەڕایە وەکو قیر دەموچاویان ڕەش بووە سبحان الله خوا پەنامە بدە یا ڕەب لە حەیفان لە مخابران زۆر جاران تەمەشا دەکەی دەچێت تازیەک کابرایە خەمەکی زۆر گەورەی هەیە چکە خۆشەویستێکی زۆر خۆشەویستی لێ مردیە تەمەشا دەکەی دەموچاوی ڕەشدا دەگەڕێ خەم و پەژاری ڕۆژی قیامەت زۆر لەوەی سەختترە لێ دەموچاویان وەکو قەترانی لێرێ أولئك هم الكفرة الفجرة أو دەموچاو ناشرینانە ئەو دەموچاو ڕەشانە ئەو غەمبارانە چێن ئەوانە ئەو کەسانن الكفرة بێباوڕەکان کافرەکانن الفەجرە خراپەکارەکانن تاوانبارەکانن ئەوانەی کاری خراپەیان کردی و کاری باشەیان نەکردیان تەوەری چوارەم چەند پند و ئامۆژگاریەک لەو چەند ئاەتەی کە بەشی دووەمی سوورەتی عەبەس خواردن و خواردنەوە گەورەترین نیعمەت و ڕەحمەتی خوایە بەڵگەیە لەسەر دەسەڵاتی خوای گەورە سوبحانه وتعالى لۆیە خوای گەورە هەندێک جار ئەو ناز و نیعمەتە دەداتە هەندێک لە عەبدەکان ئەگەر لە خوای بسوڵحێن
بە ئاسانی بەدەستیان دەکەی هەندێک جار لێیان دەگرتەوە لۆ بە سەبەبی گوناه و تاوان لێگرتنەوە شەر ئەوە نییە کە نەیداتێ نا زۆر کەسێ کاتێک دەرکەی سەلاجەکەی دەکاتەوە پڕیەتی لە ئەنواع و ئەشکال خواردن سوبحان الله پڕیەتی پاقلاوەی تێدایە هەزێنێتە بیخۆی وەنیا لەولایە مۆزە لەولایە سێوە لەولایە پرتەقاڵە لەولە ئەنواع هەنجین ئەو هەنجینە جوانە ساف بەڵام ناتوانین دۆزن و هیچ شتێکی بە لەو خوا لێی گرتەوە تووشی نەخۆشی سوکەری بووە زەختی هەیە ناتوانین چەوری بخوا ئەوە لەبەر چەوری ئەوە لەبەر شیرنی ئەوە لەبەر لۆ دڵی خراپە ئەو لۆ ئینسانی ئیماندار ئیمتیحانە بۆ لۆ ئینسانی خراپ ئینتیقامە دەبی تەوبەی بکە و بگەڕێتەوە خاڵی دووەم بەڵگەیشتر لە سەدەسەڵاتی خوای گەورە ئەوەیە کەوا خوای گەورە سوبحانه وتعالى هەر کاتێک بارانی بە ڕەحمەتی زۆر باری ئەوە لەو کاتەیەکەوە عەبد و بەندەکان لە خوای سوڵحان بەڵام هەر کاتێک کە ئینسان پشتی لە خوا کرد یەک لەو شتانێک کە خوا عەبدەکانی خۆی پێ ئاگادار دەکاتەوە تۆڵەیان لێ دەکاتەوە بارانیان لێ دەگرتەوە خاڵی سێم خوای گەورە بە تاک و تەنیایی هەموو گیان لە بەرانی دروست کردووە و خۆشی دەیان برێنی و خۆشی زیندیان دەکاتەوە و هەروەها بەو ئاو بارانە وەکو دانەوێڵە و جیا و هەموو شتێک شین دەکاتن یعنی کو خوای گەورە مرۆڤی خەڵک کرد لە پشکە ئاوێک هەر هەموو ڕوەک و دانەوێڵەکانی تر لە ئاو سەرچاوەی بژێ و دروست بوونیان ئاوە خاڵی چارەم خوای گەورە باسی چەند خۆراکێکی زۆر بەپیر دەکات یەک لەوانە دانەوێڵە کە ژیانی مرۆڤی پێ ڕاوەستایە دوایی باسی ترێ دەکات کە گرنگترین میوەیە لە دواییدا خوای گەورە باسی سەوزەوات دەکات چونکە لە دوای ترێ لە بۆ جسمی ئینسان سەوزەواتە لە دواییدا باسی زەیتون و خورما دەکات لە پاشم باسی باخاتی چڕ و پڕ و دڵڕفێن دەکات لەوەی کەوا شتێکە لە کەمالیات و شتا خۆشەکانی ژیانی ئینسان هەروەها خوای گەورە باسی میوەجات بە هەموو جۆرەکانیەوە دەکەوە فاکی هاتن لە کۆتاییدا خوای گەورە باسی لە وەرگای ئاژەڵ دەکات کاویش پێویستیەکە لە پێویستیەکانی ژیان لۆ هەندێک کەس خاڵی پێنجەم خوای گەورە لە ناز و نیعمەتەکانی خۆی باسی هەموو شتێکی کردووە بۆ کە بۆ مرۆڤ پێویستن و بۆ گەشەکردنی ئەو خۆراکانە کە تام و چێژ و تەندروستی مرۆڤی پێوە بەندا لە واغ و بێستان لە وەرگال لە هەموو شتە کانکەوا پێویستێتی لە بۆ مرۆڤ خاڵی شەشەم مرۆڤ لە تنگانەیە کەم جار پەنا دەباتە بەربرای لە دواییدا پەنا دەباتە بەردایکی لە پاشان باوکی لە دواییدا ئینجا ماڵ و خێزانەکەی خاڵی حەفتە موسڵمان چۆن لە دنیا دائیمە ڕوخسار و ڕووی خۆشە لە ڕۆژی قیامەتیش بە هەمان شێوەیە ئینسانی بێدین و کافر و بێباوەڕ تەماشارێکی دائیمە دەموچا و دڵی تەنگە لێ لە ڕۆژی قیامەتیش بە هەمان شێوە دەبیتن خاڵی هەشتم کافر و گوناهکار ڕووی ناشرین و ڕووی ڕەشت و تاریکە ماندوو شەکەتی پێوە دیارە چکە بەڕاستی ئینسان بەهۆی بێباوڕیەوە هەمیشە و بەردەوام هیلاکە نازانی کو بژی ڕۆژێک بەدەستی ماڵ و منداڵی ڕۆژێک بەدەستی ئەولاولا دائیمەن خەفەت بارە خاڵی پێنجەم چەند ڕوونکردنەوەیەک سەبارەت بە ئیبن و ئومی مەکتوم ناوی عەمری کوڕی قەیسی کوڕی زائیدەی کوڕی ئەسەممە کەسێکی نابینا بووە لە شاری مەککەی پیرۆز مسلمان بوو وەکوواروها کۆچی کرد لە شاری مەدینەی پیرۆز یعنی لەک لەو سەحابن کە کۆچی کرد لە بانگبێژی پێغەمبەری خوا بوو لەگەڵ بیلالی حەبەشی پێیەکەوە بانگیان دەدا و هەروها پێغەمبەری خوا هەر کاتێک کە دەرچوو بە لە شاری مەدینە بۆ غەزا یان بە هەر گەشتێکی تر ئەوی دەکردە جێنشین لە شاری مەدینە و پێشنوێژیەکانیشی پێ سپارد بوو بەشداری جەنجی قادسیەی کرد و ئاڵایەکی ڕەشی بەدەستەوە بوو زرەیەکی لەبەرکرده بوو بە نابینایی جەنگا لە شاری هەچەندە تەوان عوزری هەبوو دەیتانی بەشداری جەنگ نەکا بەڵام لەبەر حەز و ئارەزوو زیاتر بەدەستینانی ئەجر و پاداش بەشداری کرد لە ساڵی 23 کۆچی لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کۆچی دوایی کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بی و هەروەها خاڵیشتر بە ڕێزان و خۆشەویستان ئەوەیە بابەتێشتر باسی کەین سێشت هەیە پێغەمبەری خوا دەفەرمێ المسلمون شركاء في ثلاث مسلمانان بەشدارن لە سێشت نابی یعنی لێیان بگیرێتەوە الکەلە پاوان مافی هەموو خەڵکەکە الماء ئاو النار دەکا ئاگر بە مستەڵەحی ئێستا برین کارەبا شتر ڕووگەشی و گەشاوەی یەکێکە لەو شتانەی کە ئینسان ئەجر و پاداشتی پێبەدەستێ پێغەمبەری خوا دەفەرموێ لا تحقیرن من المعروف شيئا لە چاکە بەکەم مەزانن هەر شتێک بی لە چاکە بیکەن ولو أن تلقى أخاك بوجه طليق ئەگەر گەیشتنەوەت بی بە برایەکەی خۆت بە ڕووەکی گەش و
گەشاوە. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.